ئێمە ئەبێت لەمە دڵنیابین پەیامی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام گشتیە و هۆکاری گوێکردنەوەی دارالئیسلام و دارالکوفر بە سەبەبی دینەکەیە، بە سەبەبی ئەحکامە شەرعیەکانە، و ئەمەش معنای وانە ئەگەر کە حتمما و هەمیشە ئەبێ هەردوو دارەکە لە وجودا هەبن، مەرج نییە، چونکە لە سەردەمانی یەکەمی ئیسلامە کە وحی هات بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دارالئیسلام نەبوو، سەرزەمین هەموو دارالکوفر، کەوا بوو ئەشێ دارالکوفر هەبێ دارالئیسلام نەمابێ، وەکو ئێستا ئێمە دارالئیسلام نەماوە، لە هیچ شوێنێک لە سەرزەمینە ئەحکامەکانی شەرع پیادە ناکرێن، لە هیچ شوێنەکە ناتوانین بە هیچ وڵاتێک بڵین دارالئیسلام، نە لە فقهی دەستوریە تەنها ئیسلام سەرچاوەی شەرعە، میزاجی حاکم و حیزبی حاکم و ئەو طبقەی کە حکمی وڵاتەکە ئەبن بەڕێوە لەو سەریان دونیسیا بۆ مەغرب یان یەکێکە یا عایلەیەکە یا طبقەیەکە یا حیزبێک قەبیلەیەکەی با بەڕێوە، ئەم قەبیلە دەیان سەدان فەقرە قانونی مخالف بە ئیسلامی شەرع تەشریع کردووە داڕشتووە، جا لە مەغرب بێ لە سعودیە بێ ڕئیس جمهور بێ تاکە فەردێکی دیکتاتۆر بێ وەکو مشەڕەف یا وەکو قەزافی، حیزبێک بێ وەکو حیزبی بەعەز، یا وەکو پارتی یەکێتی، قەبیلەیەک بێ وەکو پارتی خانەوادەیەک بێ وەکو یەکێتی، فەرق ناکە، ئەحکامەکان مهمە کە ئەحکامەکان مخالیفی شەریعەتی ئیسلامە، ئەوەش دارالکوفر و دارالئیسلامەکەیە کە مەرج نییە، وا بزانین مادام چۆن هەموو دنیا دارالکوفرە لێمانە پرسنەوە، بەڵێ ئەشێ هەموو جیهان دارالکوفر بێت، چونکە لە سەردەمانی هاتنی ئیسلام هەموو جیهان دارالکوفر. حەدیثێکی ترمان هەیە لە حەدیثی متفق عەلەیهی بوخاری و مسلمە، سەحابیەکی بەڕێز حوزەیفەی کوڕی یەمان کە ئەمین سڕی پێغەمبەری خوا بوو عەلەیهی سەڵات وەسەلام، لە پێغەمبەری خوا پرسێ عەلەیهی سەڵات وەسەلام دوای ئەوەی کە ڕوونیە کاتەوە فەرمێ ئیسلام ئاوایە گەیشتوتە دەسەڵات، ئەنجا دوایی وای لێ دێ وای لێ دێ وای لێ دێ، دوایی ئەفەرمێ کە ئیترە بێ بە دەسەڵاتێکی میراتی، ئەنجا بێ بە دەسەڵاتێکی جەبری و دەسەڵاتێکی توند و تیش و خەڵک کوژ و ئەوانە. حوزەیفە فەرمێ ئەی پێغەمبەری خوا ئەگەر گەیشتمە ئەو زەمانە جەنابەت فەرمانی چیم پێ ئەدەی، چی بکەم؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی تلزم جەماعەة المسلمین وئیمامەهم، پابەند دەبی بە جەماعەتی مسلمانان و بە ئیمامەکەیانەوە، جەماعەت المسلمینەکە ما أنا عليه اليوم وأصحابي، يعني منهجەکەی پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام و دەسەڵاتدارە شەرعەکەش کە هەڵبژێررا.